بۆ قسەکردنی زیاتر لەبارەی بەڵێنەکانی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لەگەڵ بەڕێز شوان کەلاری ئەندامی پەرلەمانی عێراق گفتوگۆ دەکەین. بەڕێز شوان ئەم کاتتان باش. محەممەد شیع سوودانی کۆمەڵێک بەڵێنی زۆری داوە بە هەرێمی کوردستان کە جێبەجێ بکرێن لە کابینەکەیدا. محەممەد شیع سوودانی دەتوانێت بەڵێنانە جێبەجێ بکات؟ بەڵێ زۆر سوپاس. خۆی هەموو ئەو بەڵێنانەی کە بەڕێز محەممەد شیع سوودانی داوێتی ئەمانە لە مافە یاسایەکانی خەڵک و حکوومەتی هەرێمی کوردستانن و هەموو ئەمانە بەڕاستی ئەگەر حکوومەتێکی موفق و عێراقێکی جێبەجێکاری دەستورمان هەبوایە ئەبوایە ئێستا خاڵ نەبوایەن و مەوزوعیش نەبوایەن، چونکە گرفتەکەوەیە حکوومەتە یەک لە دوای یەکەکان لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە کە هاتووە بە ئەرکی خۆیان هەڵنەساون و پێشێلی دەستوریان کردووە و تێکڕایە و بەڵێن و عدانەی کە داویانە ئەو ڕێکەوتنانەی کە کراوە لە سەرەتا هەندێکیان جێبەجێ کردووە و دوایی ئەو سەرۆکی حکوومەت داوێتێ دەست ئەو سەرۆکی حکوومەتی تر و جێبەجیان نەکرداوە، بۆیە تەڕەکوم بابەتەکان خڕبووەتەوە، هەمووی کۆبووەتەوە. ئەگەر ئاوا سەید کەی ئەم هەموو داواکاری ئەگەر خەڵکێک نەزانێت کە ئەمە هەموو ئیستحقاقی نەتەوەیی ئێمەیە، یاسایی ئێمەیە، دەستوری ئێمەیە، لەوانەیە وا تەسەور بکرێت کە ئەمە داواکاری زۆرن و قورسە، بەڵام ئەمانە بەڕاستی فاکتەرەکە ئەوەیە کە حکوومەت بە ئەرکی خۆی هەڵنەساوە، یعنی نێتێکی چاکیان نەبووە، نێتێکی ڕاستگۆیان نەبووە بۆ جێبەجێکردنی مافە دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستان، بۆیە هەمووی خڕبووەتەوە. محەممەد شیع سوودانی بە تەئکید لە مناهجی وەزاریشا هاتووە، لە بەرنامەی کاری کابینەکەیشی هاتووە و شکلێکی قانونیشی وەرگرتووە، چونکە جیاواز لە ڕێکەوتنەکانی پێشوو ئەم جارە ئەم ڕێکەوتنە هاتە ناو پەرلەمان و لەلایەن پەرلەمانەوە دەنگی بۆ درا، هەموو ئەم بەڵێنانەی داوە و بە شێوەیەکی گشتی تێڕوانینێکی ئیجابی لەسەر شخصی محەممەد شیع سوودانی هەیە. ئێوارش لەگەڵ سەرۆکی بەڕێ سەرۆکی هەرێم کاک نێچیروان تەئکیدی کردەوە کە ئێمە پابندین بە دەستور و پابندێتی خۆیان تەئکید کردووەتەوە لە جێبەجێکردنی بەرنامەکانی حکوومەتەکەیەک بۆ کارڕامەکان خاڵە گرنگەکان کە باس کراوە چەند خاڵێکی گرنگی تیا، بەڵام لە هەمویان گرنگتر چەند خاڵێکی تایبەت نیشان تایبەتە بە پرسی بۆ جۆ و نەوت کە گرفتێکی گەورەی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندە. ئەم گرفتە محەممەد شیع سوودانی دەتوانێت چارەسەری بکاتوە بە ئامادەبوونی کورد پرۆژە یاسای بودجە بنووسرێتەوە و خواستی کورد بەدی بێت؟ خۆی ئێستا بەڕاستی دانیشتنی چڕ هەیە لەسەر حازرکردنی پرۆژە یاسای بودجەی 2023 و ئێمەش بەشدارین و بەڕێز کاک دکتۆر فواد حسێن لە تەفاسیلی بابەتەکە ئاگدارە، بەڵام بۆ ئەوەی بە شێوەیەکی ئاسایی بڕایان مزایداتی تێنەکەوێیان نەبێتە بابەتێک ئیعلام و هەموو خەڵک پێی بزانێ و قسەی زۆر لەسەر بکرێ تا حدێک لە چوارچێوەیەکی داخراوە قسە لەسەر بابەتەکەیەکرێ و بەڕاستی ئەم بابەتە بێ لە ئەنجومەنی وەزیران لە وەزارەتی دارایی بابەتەکە تەواو بکرێ، بودجەکە ڕێک بخرێ بە ڕەزامەندی هەرێمی کوردستان، هەموو ئیستحقاقاتی ئێمەتیا تەسبیت بکرێ، اینجا بێتە پەرلەمان و مەبدەئیە نیشە لەسەر ئەوە ڕێکەوتین کە چێ پرۆژە یاسای بودجە چێ پرۆژە یاسای نەوت و غازی فیدراڵ پێش ئەوەی بێتە پەرلەمان و لەوێ بەو قەرەباڵخێ با بڵێن لەلایەن سیاسەت و ئەوەنە ئەندام پەرلەمانەوە قسەی لەگەڵ لەسەر بکرێ و شی بکرێتەوە و مزایداتی تێ بکەوێ و بەداخەوە جەوێک لە عێراق هەیە ئەندام پەرلەمان هەیە تەنها بۆ ئەوەی خەڵک لە خۆی ڕازیکە لەو منتەڵەقەوە قسەیەکە چۆن دژی هەرێمی کوردستان بێ تا حدێک ئەگەر چی ئەمە لە چاو جارانە کەم بووەتەوە، بەڵام تا حدێک ئێستش لێرە و لەوێ بەداخەوە ئەم جۆرە ئەم دەنگانە ئەبیسین، بۆیە مەبدەئیەن ئەوە فکرەیەکی باشە کە ڕێککەوتون پێشەوەی ئەم پرۆژە یاسایانە بێتە ئەنجومەنی مەجلیسی نواب لەسەری ڕێ بکەون بە شێوەیە کە کورد ڕازی بێت، یعنی لەسەری گەشتبینین
و چاوەڕێەکەین تەسەورەکە لەو 1-2 هەفتە پرۆژەکە بێتە پەرلەمان و لە ئەنجومەنی وەزیران تەواو بێ. بەڵێ پرسی شایستە دەرایەکانی پێشمەرگە یاخود باوڵێم بودجە و موچەی پێشمەرگەوە پڕچەکردنی پێشمەرگە هیچێک بەلەو خاڵانی لە ماوەکانی ڕابردوودا حکوومەتێک لە دوایەکەکان کاریان پێ نەکردووە سەر ڕاوەی کە بە پێی دەستوریش پێشمەرگەیەکەکە لە سیستمی بە سەربازی عراق داواتە دەبێت حکوومەتی عراق پڕچەشی بکات و بودجە و موچەشی بۆ دابین کات ئەم پرسە بەکوێ گەشتووە؟ بەتەکیدەوەیەکێکە لەو خاڵانەی کە ئێمە ئیسراری لەسەرەکەین پێشمەرگە لە چوارچەوەی منزومەی دیفاعی عراقە بە گوێرەی دەستور و حەقی دەستوری خۆیەتی کە پڕچەک بکرێ کە مەشقی پێ بکرێ کە ئەو ئیمتیازاتانەی شمولی عسکەر جێشی عراقەکە سوپای عراقەکە شمولی هێزی پێشمەرگەیش بکە ئەمە بابەتێکە لە دەستورا یەکلایی بۆتەوە و ئەمە ئێمە یعنی حکوومەتی هەرێم وەفدی دانوستانکاری ئێمە یەکێک لە خاڵە گرنگەکان کە لە بودجەتدا هەڵدەین بەو ئاراستەیە قەراری لەسەر بدرێ تەثبیتکردنی ئیستحقاقاتی پێشمەرگەیە بەداخەوە لە ڕابردووە نەیان کردووە بە تایبەتی لەو کاتەی کە داعش وەکو هێزێکی شەڕانی کاولکار ڕووی کردە هەرێمی کوردستان لەو کاتە ئەمانە هەڵوێستیان بەڕاستی زۆر خراپ و حتا فیشەکێکیان بە پێشمەرگە نەدا بودجە و میزانیان بڕی ئێستا بەڵێنیان داوە کە هەموو ئەمانە لە چوارچەوەی ڕێککەوتن لە پرۆژەی میزانیە جێبەجێ بکەن و حکوومەتی هەرێم نێت پاکی خۆی پیشانداوە ئیستیعدادی تەواوی هەیە هەر خەلەلێ لە لای حکوومەتی هەرێمە حکوومەتی هەرێم ئیستیعدادی هەیە حکوومەتی فیدرال پێی وایە خەلەلەکە چییە و معالەجەی چییە دەرگاکان کراون با لیژنە بنێرن قایمەیان نێوێ پێیان نەدرێ لیژنەی چاودێری دارایی ئەنێرن کە هاتووە و لە مانگی دوو ساڵی ئەم ساڵ لە مانگی ساڵی 2022 لیژنەی ڕقابەی مالی عراقی هاتە هەرێمی کوردستان بە وردەکاری تەواوە تەقریری خۆیان نووسیوە گەڕاندیانێتەوە بۆ حکوومەتی فیدرال و وەزارەتی دارایی هیچ ئیشکالێک نییە بەڵام بەداخەوە بەهۆی ئەو ئاڵۆزە سیاسیانەی ئەو کێشانی لە دوای انتخاباتی 2020 تا چەند خواستەیە بۆ جێبەجێکردنی ئیشی لەسەر نەکرا بۆیە 200 ملیارەکەش ڕاگیرە بەڵێ تا چەند خواستەیە بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنی شنگال لەلایەن حکوومەتی ناوەندەوە بەداخەوە حکوومەتی مستەفا کازمی جێبەجێی نەکرد یعنی ڕێکەوتنیەک بوو لەلایەن هەردوو حکوومەتەوە کرا و بە شێوەیەک ڕێکەوتنەکە کراوە کە بەڕاستی شنگار ئاوەدانە کراوە و تەدەخولاتی دەرەکی چ بۆردمانەکانی تورکیا کە حزبی تریش کە ئیجازەیان نییە و بە ناونیشانی جیاواز بوونەتە فاکتەری ئاوەدان نەکردنەوەی شنگال هەموو ئەمانە دوور بخرێنەوە هێزی مشتەرەک لە ناو شنگال دروست بکرێ ئیداراتی شار بگەڕێنەوە لە خەڵکی شنگار ڕێژەیەکی باش 2000 ئەوەندە خەڵکدا بمەزرێ ڕێکەوتنێکی زۆر باش بوو بەڵام بەدەست تێوەردانی ئەولاولا یا هەتا ئەکرێ بڵێن هەندێک جاریش دەرەکی ستۆپیان بە مستەفا کازمی کرد ڕێکەوتنەکەی جێبەجێ نەکرد بەڕێز محەممەد شیع سوودانی و کابینەکەی بەڵێنیان داوە ئەم ڕێکەوتنە جێبەجێ بکەن چونکە بەڕاستی ڕێکەوتنەکە هەم شنگار ئاوەدانەکاتەوە هەم کێشەی ئاوارە چارەسەرەکە هەم بەڕاستی سیادەی عێراقە پارێزیەوە لە بەرژەوەندی خەڵکی شنگارە خەڵکی شنگار جینۆساید کراون قوربانیان داوە یعنی ئەم شارە وێران کرا هەم لەلایەن داعشەوە هەم بە بۆنەی دەرکردنی داعشیشەوە کە هێزی هاوپەیمانان و هجووم کرا بۆ شنگالەوانش شارەکە وێران بووە بۆیە ڕێکەوتنەکە 100% لە بەرژەوەندی خەڵکی شنگارە لە بەرژەوەندی پاراستنی سیادەی عێراقە و لە بەرژەوەندی بەڕاستی نزیکبوونەوەی هەردوو حکوومەت و کۆتایی هاتن بە ناکۆکەکانە لە ناوچەی شنگار و ئەو سنوورانە بەڵێ بەڕێز شوان کەلاری ئەنجامی پەرلەمانی عێراق لە بەغدا و لەگەڵماندا بوو سوپاس بۆ بەشداری شرۆفەکانتان